ئامەدی سیپان سپێدە باش زانیاریێنە لە باژێرێتەوە کێچنە و نۆرۆزێ لەتە پیرۆز بێت. سپێدە باش نەڤرۆز لە تەژێ پیرۆز بێت ئەو جێکۆن و کامل بوێنێت پشتمە دیار دەروازە باژارێ دهۆکیە ئەو دەروازە یاکۆ خەڵک ژێوێ دەروازێ دچن بۆ جهێن گەشت و سەیرانێ لە زاویتە و لە دەڤەرێندیەن کۆ خەڵکێکی زۆرە باژارە دهۆکێ لەوێ دەروازێرە بەرەف ئاوان جهێن گەشتیاری دچێت لە دەستپێکی مەوێت ئاماژە بوەیەکێ بکەم کۆ لە دەما هەلکردنا ئاگری نەڤرۆزێ لە دوهی بشەو لە سنوورێ پارێزگا دهۆکێ بەرەو شەکە ئارام دەرباز بۆ لێژە ئەنجامی هەلکردنا ئاگری نەڤرۆزێ ویاریên ئاگرین هەفت زارۆ بە سەویکی بریندار بوون و گەهاندنە نەخۆشخانە هەوار هاتنە باژارە دهۆکێ لێ پشتی چارەسەریا پێتوی ژوان هاتیکردن هاتن دەرخستن ji نەخۆشخانە و دنوکێدا هیچ کەسێک ژوان دناوە نەخۆشخانەدا نەمایە ji لایە ئەم ناحیە بەژین دەیادا نەڤرۆزێدا بە ئارامی لە سنوورێ پارێزگا دهۆکێ دەرباز بۆ هیچ ڕووداوەکە نەخازیان نەهات ڕۆژەوێ مدێت ئاماژە بوویەکیشی بکەم دە ئەبرودا لە یەکەم ڕۆژە نەورۆزێ بڤی ئاوای پلانێن لایەنێن ئێمنایی و هەراسا ترافیک و سەخلەمیا دهۆکێ بڤی ئاواینە لە ژبال سەخلەمیا پارێزگا دهۆکێ 46 تیمێن گەڕۆ هاتینە پێکینان کو تیما 122 ئەوێ لە سەرجەم جهێن گەشتیاری بەربەڵاو بەژ بۆیەکە هەر ڕووداوەکە نەخازیار ببە چارەسەریە نەخۆشان بکەن هەراسا ئەوان کەسێک نەخۆشین گران هەنا هەراسا هەشت تیمێن خۆپاراستنە ji بۆیەکی خەڵک خۆپارێزە ژوان خواردنت کو دێن بکارئینان دناوە سەیرانەدا ji بۆیەکی گیانێوان سەلامەت بە سەرڕێوەیەکی ji لە سنوورێ پارێزگەها دهۆکێ 12 نەخۆشخانە کو بەشی ئاوارهاتنێ هەیە 24 دەمژمێران بە خەفەر و دکتۆرێن بسپۆر دێ کاریدانە ji بۆیەکی هەر ڕووداوەکیان هەر نەخۆشێک و سەردان نەخۆشخانە بکێتن نوژدارێن تایبەتمەند لەوێرە داوامان هەبە ji aliyê trafîka dihokê ve ji milbet amaje pûyekê bikin ev cada ku hêl pişt me dibînin eger hat ku gelek çona xelkî zor bû bû derçûn ji nava bajarî ew ê her du sayîd bibin çûn heta ku digihîte di nava zawî te lê demê êvarî ji piştî çarê êvarî dema vegeryana xelkî her dema ku zor be ew ê bitinê bibe sayîdên hatinê yan ku çûn û hatnawan dê vegerî te bû nava rêka zawî te û berevbadê û berev sindûrê ve ew cade dibîte ya hatna nava derçûn di nava bajarê dihokê ev zanyariyên rojê bi şêweyekî giştî û lê xelkî nûkê ji we ku diyar zor bi zor beref cihên geştyarî çin serrayevekî ku keşawa lê snorê parêzgeha dihokê bi şêwekî giştî xol barîne lê xelkek beref cihên seyrane ve çî ji boyekê demên xweş borîn û hî bixwazin rojanên Newroz bi xweşî li ser xelkî derbas bin. Gelek spas Sîpan spas bo hewal û zanîrê